هەناسم گەر وەکوونەی بوو سدای نەی تازە هەر نادا. دەڵێم خۆم هەست دەکەم پیرم، دڵم ئیجازە هەر نادا. مەلی دڵ بۆ هێلانەی مەم لە بازە و چی دەکەی ئەمما لەسەر دیواری پیری من کڕە و ئەو بازە هەر نادا. لە ئیسای چاوەکەت ویستم تەماشایکی مردووکە، لە ناوی نووسی ڕوت ئیزنی بە ئەم ئیجازە هەر نادا. لەوە پێش زۆر لە باخاتی هەنار و سێو بەشت داوم، کەچی ئێستا هەمووی تامی دووماچی تازە هەر نادا. دەڵێن ویستوتە ئەی دڵڕەق دەمی پیری بە جەمبێڵی، خودا قەت ئیزنی وا زوڵمی بەبێ ئەندازە هەر نادا. بەسەر زیندوم کەچی هێشتا لە دەرگەت گیان و سەربازم، ئەگەر چی قاپیەت چیت ڕێگە بەم سەربازە هەر نادا. دەپرسی بۆچی بێدەنگ و سدا و هاوارە ئاسۆکەت، کەلی تاری شکاوە و تازە سدای ئەو سازە هەر نادا.